ئەمڕۆ پرۆژەی هۆشیارکردنەوەی خانمان لەسەر نەخۆشیەکانی ژێرپەنجەی مەمک ڕاگەێنین بەسپاسۆ لەلایەن ڕێکخراوی تایتن بۆ هۆشیاری تەندروستی ڕۆشنبیری تەندروستی و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان و خانمان بە تەحدیدکارەکان ئەمڕۆ هاتوونەتە ئێرە جەوهەری پرۆژەکە کاری پرۆژەکە پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک بەڕێز دکتۆری کوێستان هەڵەسێت بە پشکنینی ئەو خانمانە بە سۆنەر و لەگەڵ بە پشکنینی کلینیکی بۆ ئەوەی هۆشیاریان بکاتەوە لەوەی کە گرەی مەمک یاخود نەخۆشیەکانی مەمک چۆنە و لە چ کاتێکە ئەبێتە مەترسیدار. ڕێکخراوە بە ڕێزەکەش کە ڕێکخراوی تایتنە زۆر هاوکارمان بووە بەڕاستی من لێرە سوپاسیانەکەم هەڵدەستن بە ڕاهێنان یاخود دروستکردنی چەند ترینەرێک مەشق پێکەرێک یاخود ڕاهێنەرێک لەم بوارەدا بە سەرپەرشتی بەڕێز دکتۆرە کوێستان ئەم کارە بۆ ئەوەیە کە خانمان هۆشیارکەینەوە لەوەی کە نەخۆشیەکانی مەمک چییە و بۆی نەبێتە مەترسی لەسەر گیانیان. ئەم پرۆژەیە ڕامان گەیاندووە لە ئەنجامی ئامانجمان ئەوەیە کە خزمەت بکەین بە کۆمەلگا و کەمکردنەوەی ڕێژەی توشبووان بە شێرپەنجەی مەمک و هەروەها ئێمە هەڵەستین بە پێگەیاندنی 20 ڕاهێنەر لە بواری تایبەت بە شێرپەنجەی مەمک کە ئەم ڕاهێنەرانە هەمویان شەهادەی تایبەتی بوارەکەیان پێ ئەدرێ و خزمەتی ئێمە لەو ڕێگەیەوە ئەبێ بە کەسی شاری هەڵەبجە لە ڕێگەی ئەوەی کە سیمینارات ئەڵێنەوە بە میکانیزمی سیمینارات ئێمە خزمەت ئەکەین و هیوادارین پرۆژەکەمان جێگەی خۆی بگرێت و زۆر سوپاسانەکەم.